هەمووتان پرسیارەوەتان کرد کە پێویستان بە قاموسێکە کە لە ئینگلیزیەوە ڕستەتان بۆ بکات بە کوردی یان لە کوردیەوە ڕستەتان بۆ بکات بە ئینگلیزی. ئێستا ئیتر پێویست بە هیچ قاموسێکی تر ناکەوە. ئێستا لە گوگل ترانسلیت ئەتوانن ڕستە لە کوردیەوە بکەن بە ئینگلیزی و لە ئینگلیزیشەوە بکەن بە کوردی. لەوانەیە ئێستا بڵێن چۆن ئەکرێت. ئێستا لە ڤیدیۆکەیە هەموویتان بۆ ڕوونەکەمەوە کە چۆن ئەتوانن ڕستە بە ئینگلیزی بیکەن بە کوردی یان لە کوردیەوە بیکەن بە ئینگلیزی. ئەگەر ئەندرویدت پێیە لە پلی ستۆر بنووسە گوگل ترانسلیت، یان ئەگەر iOS پێیە لە ئاپ ستۆر بنووسە گوگل ترانسلیت و ئەوە لۆگۆکەیەتی لەسەر شاشەکە ئەیبینن. بەو شێوەیە ئەو بەرنامەکەی دایبەزەنەوە اینجا کە ئەڕۆیتە ناوی ئینگلیزی هەڵبژێرەوە، اینجا بنووسە کوردیش سۆرانی وەکو ئەوەی کە لەسەر شاشەکە نووسراوە بینووسە. اینجا بە ئینگلیزی ئەگەر بتەوێت بیکەی بە کوردی بە ئینگلیزی ڕستەکە بنووسە بۆت ئەکا بە کوردی. ئەگەر بشتەوێت بە کوردی بینووسیت و بۆت بکات بە ئینگلیزی، ئەوەشان ئەتوانی ئەو علامەتی کە لە ناوەڕاستە ئەیبینن ئەوە یەک پەنجەپیانێ ئەیکا بە کوردی، کوردیەکە بنووسە و بۆ دەکات بە ئینگلیزی لە خوارەوە. و ئەگەر شێوازی خوێندنەوەکەشیت ئەوەیە یەک پەنجە بنێ بۆیە کە لەسەر شاشەکە دیاریم کرد، پەنجەیەک بنێ بۆیە و بە ئینگلیزی بۆ تەخوێنێتەوە.